یانەی پێشمەرگەی سلێمانی سەرکەوتنێکی گرنگ و زەحمەتی لە قۆناغی چارێکی کۆتایی نایبی باڵی عێراق بەسەر شوڕتە تۆمار کرد و پێگەی خۆی لە پلەی سێمی ڕزبەندی کۆمەڵەکەی بەس کرد. یاریەکانی قۆناغێشتی خولی بالەی نایابی یانەکانی عێراق بەردەوامی هەیە. یانەی پێشمەرگەی سلێمانی لا یاریگای خۆی و لە یەکێک لە بەهێزترین یاریەکاندا میوانداری لا یانەی شوڕتە کرد کە شەشەمین یاریەکانی قۆناغی چارێکی کۆتایی بوو. لە ئاجێمی یەکەم یاریزانانی پێشمەرگە ئاسێکی ناوازەیان پێشکەش کرد و ئەو جێمەیان لە سوودی خۆیان تەواو کرد. بە پێچەوانەوە جێمی دووەم شوڕتا گەڕایەوە نێوکەشی یاریەکە و توانی جێمی دووەم لە سوودی خۆی تەواو بکە. بە هەمان سیناریۆ جێمی سێم و چوارەم لە نێوان دوو ڕکابەرەکەدا بەڕێوە چوو. بە جۆرێک پێشمەرگە لە جێمی سێمدا سەرکەوتنی تۆمار کرد و شوڕتاش لە جێمی چوارەم ئەنجامەکەی یەکسان کردەوە. لە جێمی پێنجەم و کۆتاییدا پێشمەرگەکان توانیان ئاستێکی ناوازە پێشکەش بکەن بەبێ ئەوەی هیچ دەرفەتێک بدەنە شوڕتەی ڕکابەریان توانیان ئەنجامێم جەمە لە سوودی خۆیان تەواو بکەن و لە کۆتاییشدا بە 3 جێم بەرامبەر بە 2 جێم یاریەکەیان لە شوڕتەی ڕکابەریان بردەوە. برنەوەی ئەم یاریە زۆر گرنگ بوو بۆ ئێمە چونکە توانیمان بگەڕینەوە ناو دووبارە ڕکابەریەکان و ئێستا ڕاستە لە پلەی سێمین تەنها ئامانجی ئێمە لە سەرەتادا گەیشتنە بە چواری دوای کۆمەڵە کە گەیشتنە چواری ئەو لەو کاتە ئەوێ پلەکانی یەکەم و دووەمیش ئاسانە بۆمان. پیرۆزبایی لایەنەی پێشمەرگە دەکەم. بەڕاستی ئەمڕۆ یاریزانانی پێشمەرگە ئاستێکی یەجگار ناوازەیان پێشکەش کرد ئەگەرچی ئێمەش ڕکابەرێکی باشمان کرد بەڵام ئەتوانم بڵێم ئاستی شوڕتە لە میاریە و یاریزانانی وەکو پێویست نەبوو نەمانتوانی ڕکابەری تەواو یاریزانانی پێشمەرگە بکەین دووبارە پیرۆزباییان لە یەکەم بەڵام دڵنیا بن لەوەی ئێمە لە ڕکابەرەکە هەر بەردەوام دەبین و هەوڵ دەدەین لە یاریەکانی داهاتوودا بگەڕێنەوە بۆ ئاست و ئەنجامە باشەکانمان و سەرکەوتنەکان تۆمار بکەینەوە. بەم بردنەوەیشی یانەی پێشمەرگە با 11 خاڵ پلەی سێمی ڕزبەندی یانەکانی گرتووە و لە کۆی ئەنجامدانی 6 یاری توانیوێتی 4 بردنەوە دەستەبەر بکات و لە 2 یاریشدا شکستی خواردووە.